ئێرە سەر ڕێگای کەرکووک بۆ دروستخورماتووە دەیان چێشتخانە و ڕێستۆرانت لەم ڕێگەیە بوون بە ناوچەیەکی گرنگی حەسانەوە و جوڵەیەکی گەورەی بازرگانی. زۆری چێشتخانەکان و بوونی ڕێبوار و گەشتیارێکی زۆر لە کورد و عەرەب و بیانی هۆکار بووە بۆ ئەوەی ڕۆژانە چێشتخانەی نوێ بکرێنەوە و دەستگیرۆیی گەنجانێکی زۆری بێکاریش بکەن. ئەوەی لە خواری عێراقەوە دێن سەردانەکەن ئەڕۆن بۆ کوردستان بۆ کارت بەسەربردنی عایلەکان بێ لە کات پشۆکانە لە کاتی مناسەبەکانە لێراگە خاڵی ئیسراحەتکردنی ئەو خەڵکانە ئەم چێشتخانانە ئێمەش بە جوانترین شێوە بە جوانترین دیزایانی ئەمڕۆ خواردنیان پێشکەشەکەین. ئێمە هەنا بۆ چێشتخانەکانە بین بۆ مەتعەمەکان و بۆ کارگەکانە بین بۆی بژێوی ماڵ و مناڵی خۆمان پیاکەین. ئێمە چەندین ساڵە ئیشەکەین دەرچووی زانکۆشین بەڵام ئەومان نەکردو لە ماڵە دانیشین و چاوەڕێی حکوومەت بکەین بۆی ئێمە بژێوی ژیانمان دابینکەین ماڵ و مناڵمان بەخێوکەین و پارەی کرێچی و ژیانی خۆمان دابینکەین پەنامان بردوێتە بەر چێشتخانەکان بۆی ئیشکەین. چیت دەوێت لەم چێشتخانانە هەیە لا گەسی مریشک و گۆشت جۆرەکانی برژا و برنج و شلە و ماسی و گۆشتی بەرخ لەگەڵیدا جێگەی خێزان و شوێنی تایبەت بە یاری منداڵان و فرۆشگا و کافی دروست کراون. سیاری بارمان پێە لە بەغاوە بارێنین بۆ سلێمانی بین بۆ کەرکووکەی بین ئەتر کە دێنەوە لە ڕێگا لە دوو زمان لە هەموو شوێنە پێ باشترە. نرخەکانیان زۆر باشە، نرخەکانیان بنرخ سیاحی نییە، ئەوە مەتعەمەتان فەقیر و دەوڵەمەند لێ بخۆت چی کەم و کورتیش نییە، نای خواردنەکان مقابلاتیان زۆر دەرەک و پێکە. من لە بەغدادەوە هەتووم و بەرەو هەولێر دەچم. چێشتخانەکانی ئەم ڕێگەیە تەنیا چێشتخانەیەک نین، بەڵکو شوێنی نەشکردن و پشودان و حەوانەوەی لێیە. ئەو کەسانی کە ڕێگەیەکی دووریان بڕیوە زۆربەیان دێن لێرە پشووە وەردەگرن. لێرە بە جۆرێکە گرنگیدانیان بە پشوو و حەوانەوەی خێزان و منداڵ لە ناوچەکانی دیکە نابینرێ. لەگەڵەوەشدا سەرجەم پێداویستیەکان لە سوپەرمارکێتەکان بەردەستە. لێرە زۆربەی چێشتخانەکان شوێنی تایبەت بە دەرمانخانەشی لێیە. لەگەڵ ئەوەی 15 چێشتخانی گەورە و زیاتر لە 25 چێشتخانی بچووکی هەن. زۆرێکیان 24 کاتژمێر کار دەکەن. ڕێگەی پایتەختی لەسەرە و لەگەڵ دەنگی شەقامدا ئەوانیش پشویان نییە. ئاسان نییە مەزەندە بکرێ. ژمارەی سەردانیکارانی ئەو چێشتخانە و ڕێستۆرانتانە چەندە؟ بەڵام بەهۆی ئەوەی گەشتیارێکی زۆر ڕوو لە چێشتخانەکانی دروستخورماتوو دەکەن، ئێستا کێبڕکێ و منافەسە لە نێوان هەندێک چێشتخانەکان دروست بووە و گەشتووەتە ئەو ڕادەیی کە هەندێکیان ناوەکانیان بە یەک دەجوێنن و بێداگری لەوە دەکەن کە گوایە ئەمەی ئەمان لەوەی ئەوان ڕەسەنترە. سیروان خورشید 964 دروستخورماتوو.